بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. بەڕێزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بڕژێتە سەرهەموو لایەکتان. چەند پرسیارێکمان گەیشتۆتە دەست، لەوانە بەڕێزێک دەپرسی دەڵێ مامۆستا من تەمەنم 22 ساڵە و خوێندکارم، بەردەوام لە سۆشیال میدیا ڤیدیۆی فکری و فەلسەفەیی دەبینم کە گومان لەسەر ئیسلام دروست دەکەن. هەندێک جار پرسیار لە مێشکم دروست دەبێت کە ناتوانم وەڵامیان بدەمەوە، ئەوەش تووشی درە ڕاوچەی کوفر و یان سادبنەوە لە عیبادەتی کردومە. چۆن خۆم لەو گومانە بپارێزم بێ ئەوەی ئەمن لە جیهانی دەرەوە دا ببڕیم؟ ئەمەش لە وەڵامی ئەو بڕێزەیدا دەڵێن ئەو کێشەیە لە فکری هاوچەرخدا پێی دەرێن لێشاوی گومانی ڕێکخراو، یعنی بەداخەوە ئەو ڕۆکە ئەهلی کوفر خوای گەورە پەناماندا، خوای گەورە دەفەرمێ وەدوو لەو تەکفورون وەدوو ما عنیتم. ئەهلی کوفر بەرنامەی چییە؟ دەوێ خەڵکی کافر بکەوت دائیمەن قەیران و چەرمەسەری و کێشە و بینۆ بەردەی لۆ خەڵکی دروست بکە و خەڵکی بە شێوەیەک سەرقال بکەن لە خوا و لە کاری خێر و چاکە و قیامەتی خۆی بکە. ئەوانە ئامانجان چێ بەڕێزان کە چەندین مونەزەمات و ڕێکخراو بەداخەوە هەیە لە وڵاتی ئێمەش لە شوێنی تریش هەیە وە جێگە و پێگەیان لە بۆ دروستکردنەوە بەتایبەتی لە ناو خوێندکارەوە بەتایبەتی ناو چینی ئەوانەی کە لە کۆلێژن دەیانەوێ دەرونی گەنجەکان بشلەژێنن. ئەوە هەموو ئامانجیتیان سەرەتا دەبی بزانی کە بوونی پرسیار یان دلە ڕاوچەی لە مێشکتدا نیشانەی کوفر نییە. کاتێک کە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دێنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەی پێغەمبەری خوا شتانی وا بە دڵماندا دێ بە مێشکماندا دێ کە بەلای ئێمە وەڵڵا لەوەی گەورەتر کە باسکەین ناتوانین جورئەت ناکەین. پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڕاستی یعنی ئەو حالەتتان بەسات وتیان بەڵێ دەڵێ پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم فەرمی ذاکە صریح الئیمان، فەرمووی ترستان لەو بیرکردنەوەی نەبی ئەوە نیشانەی ئیمانی ڕاستەقینەیە. کەواتە جەنابەت ئیمانت هەیە و ئەوە شەیتانیش عەلەیهی لعنەت چ بەخۆی ڕاستەخۆیان لە ڕێگای کلکەکانی دەوێ ئەو ئیمانی لە دڵت بلەقێنی، ئەو ئیمانی لە دڵت دەربێنی. کەواتە ئەوە نیشانەی ئیمانداریتەوە بشزانە ئەوەی کە لە پشت ئەو شتەیە شەیتانە عەلەیهی لعنە ڕاستەخۆ لە ڕێی کادیلەکانی خۆی. لە بۆ ڕووبەڕووبوونەوەی بەڕێزت لە بۆ ئەو کێشەیە پێویستە بەتایبەتی گەنجە بەڕێزەکان منهەجێکی یعنی زانستی بگرنە بەر، منهەج زانستی بگرنە بەر. ئەوەش بە چ دەکەی؟ یەکەم بینای عەقەدی، ئەتوو دەبی یعنی پێش وەختە بینایەکی بەهێز دروست بکەی لە ڕووی بیر و باوەڕ، لە ڕووی تێڕوانین، لە ڕووی بیرکردنەوە. ئینسان ناتوانانی بچێتە ناو ئەو شەڕە فکرێک کە ئەوڕۆکە دەیانەوێت لەگە مسلمانان بکەن بەتایبەتی گەنجەکان ئەگەر بێت و بەخۆی چەکی زانستی پێنەبی. ئەوان گومان دروست دەکەن تۆ ئەگەر چەکی زانست پێنەبی ناتوانانی ڕوبەڕوویان ببێەوە. کێشە زۆرێک لە گەنجەکانی ئێمە چێ بەداخەوە ئەوەیە کە گەنجەکانی ئێمە دەبینی سەتانوهەتی کاتیان لۆ چ تەرخان کردیە، سەتانوهەتی کاتیان لە بۆ خوێندنەوە و تەمەشاکردن و یان بینینی گومانەکان تەرخان دەکەن. یعنی سەتادەشی لە بۆ خوێندنەوەی یعنی بنەمایەکانی ئیسلام دانانێن کەوا فێرە ئیسلام بن، فێرە قورئان بن، فێرە حەدیث بن، فێرە بیر و باوەڕی تۆکما بن، یان لەو ئاەتانەی کە خوای گەورە لە قورئان باسی کردیان لە بوونەوە کە نیشانمان دەدا ورد ببینەوە کە بتەمای ئەوەی کە ئیمانمان قایم و ئیمانمان بەهێز بکە. ئینجا خوای گەورە دەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون. دەربارەی شتێک کە نازانی بڕۆ لەو کەسانە بپرسە کە شارەزانە. پێشەوای ئیبن تەیمیە ڕەحمەتی خوا لێبێ یعنی ئامۆژگاریی زێڕین لە تەواوی ئومەت دەکە بەتایبەتی لە گەنجانی بەڕێز دەفەرمێ ئێوە دڵتان بەرامبەر بە گومانەکان مەکەنە ئیسفەنج، یعنی هەموو ئاوەک بمژی، بەڵکو وەکو شوشەیەکی توندی لێ بکەن، گومانەکە لە دەرەوە ببینی بەڵام لێ نەگەڕێ بچێتە ناوەوەی. کەواتە کاتێک کە جەنابەت گومانێک دەبیستی یەکەو سەر مەیخە ناو قوڵایی مێشکت و قوڵایی دڵت، بەڵکو بیخەرە بەردەم زانانی پسپۆر، زانانی شارەزا بەتایبەتی لە فکری ئیسلامی بۆی پوسەر بکەن. ئەو گومانانە کە هەیە بەڕێزان ئەوە قەدیمەکی جەدیدە، شتەکە لە قەدیم بۆ دێن گەرمی دەکەن و دەین و ناوخۆجی کوێ الحەمدوللا ئەوانە هەمووی وەڵام درایتەوە.
ئەو گومانانەی کە دروست دەکرێت وەنەبی شتێکی نوێبی ئەوەی کۆنا ئەو جەگەرمی دەکەنەوە بە ستایلش نوێدەین ناو کۆمەلگای زانانی سەربەرزمان وەڵامیان هەمووی بەڕێک و پێچی دایتەوە دەکرێت جەنابیشت بچێ خزمەت بەردەم زانانی شارەزام هەتا لۆتی پوچەر بکەنەوە ئینجا دابڕانیش لە دنیا بەڕێزان چارەسەر نییە بەڵکو بە بەهێزکردنی بەرگری کە حەسانەی فکری پێدەرێن چۆن لە ڕێی فکر لە ڕووی تەسەور لە ڕووی تێڕوانین لە ڕووی شارەزابوون لە قورئان و حەدیث بە تێگەشتنی سەلەفی سەر ڕەحمەتی خوان لەبی دەتوانی بەرگری لە خۆ دروستکەی بۆ شێوە یعنی چارەسەری ڕاستەقینە لە بۆ خۆت دەست بخەی. بەڕێزە چ دڵ دەڵێ مامۆستا من زۆر کات کسێکی بەڕێزە هەوڵ دەدەم باڵا پۆش بم و دەمەوێ بەڕەوشتیش بمواتە هەڵس و کەوتم هەرس و کەوتی مسلمانە بی بەڵام لە زانکۆ لە ناو هاوڕێکانم هەست بە تەنیایی دەکەم زۆر زار یعنی دەستە خوشکەکانم گاڵتەشم پێ دەکەنیان دەڵێن ئەتوو کەسێکی دواکەوتووی ئەتوو لەو سەردەمەی ئێستا تێناگەی بەڕاستی ئەو قسانش کاریگەری دەرونی خراپی لەسەر دەروونم دروست کردیە چۆن بتانم بەرگری لەو فشارانە بکەم کە دێتە سەرسرم ئەمش دەڵم کچی بەڕێزم ئەوەی ئێستا جەنابەت ئەتوو پێیدا دەڕۆی یان تێپەڕی دەکەی ئەوە قۆناکە لە پێشە تو پێغەمبەر ئەسەلامی خوایان لەبی پێغەمبەری سەروەرمان محەممەد صلی الله علیه وسلم پێش 14 سەدە وەسفی کردیە یعنی هەرچی ئەهلی ئیمان و ئیسلامە ئەو قۆناغی کە جەنابەت پێدا دەڕۆی ئەمەش دیتمان ئەمەش لە قوتابخانە بووینە لە ئامادەیەکان بووینە یعنی ئەو حالەتە ئێستاش مەهزار ڕوبەڕووی ئەهلی ئیمان و ئەهلی التیزام دەبێتەوە خۆشەویستمان دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدە الئیسلام غەریبا وسيعود غەریبا فطوبى للغرباء خۆشەویستمان دەفەرمێ سەرەتا ئەو ئیسلامە زۆر بە غەریبی هات بالفعل ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیگوت و خەڵکی لۆ بانگ دەکردەوە و خەڵکی بەرەو ئەوەی بانگ دەکەن خەڵک خوای بەیەک بگری خەڵک بێتە بەندەی خواگەر بێتە برای یەکدر پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیفەرمێ دەویست ناسنامەی خەڵکەی بداتە دەستە خۆی ئەو خەڵکەی بەخۆی بناسێنی بەخۆیان بناسێنی ئیدی یعنی شتێکی غەریب و نامۆ بوو زادە فەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێک دادێ ئەو ئیسلامە دیسان غەریب دەبتەوە بەڵام لەناو کافرەکان نا بەڵکو ناو خەڵکە چ مسلمان بەداخەوە جا خۆشەویست دەفەرمێ طوبى للغرباء بەهەشت دۆ ئەو غەریبان یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای بەهەشت دەکات لەو چێ یان چێ لەو ڕۆژگاری دەبنە خاوەنی بەهەشت ئەو کەسانەی کە غەریب دەبن لەناو مسلمانان بە چاوی نامۆ تەماشا دەکەن چی ئەوان دەستگرت دەبن بۆ حەق و ڕاستێک کە پێیانە یان توبە بە معنای بەختەوەری دە یان توبە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم دارەکی نێو قەد ئەستوری باڵا بەرزی لق درێژی پەلە گەورە دەبی بەرەکەی چۆن بی سێبەرەکەی ئەوەندە گەورەیە سوارەکی تیژڕە و ئەوەندە ساڵە دەڕوا نایبڕی لۆچێ ئەو دار و ئەو بەرە و سێبەرە و ئەو باشتە لە ئەو کەسانی کە غەریبن ئەبزا و غەریبانە چێنە الذين يصلحون إذا فسد الناس دەکاتە خەڵکە مخراب دەبی ئەبزا لە ڕووی عەقیدەیە لە ڕووی عیباداتە لە ڕووی هەڵس و کەوتە ئەوان خۆیان چاک دەکەن و یعنی چاکسازیش ناو خەڵکی بەرپا دەکەن خۆشەویستمان داوای بەهەشتیان لە بۆ دەکاتن کەواتە لە ڕوانگای هەتا زانستی کۆمەڵ ناسیوەش فشارکردن لە سەرتاک لە بۆی یعنی ڕفتاری زۆرینەی قبول بکات دیاردیەکی ناسراوە کو دەتانم ئەو حاڵەتی ئەمە تێپەڕێنم یەکەم ئەمن دەبی تێبکەم لە چەمچی ڕاستەقینەی ئازادی لە چەمچی ڕاستەقینەی ئازادی تێبکەم ئازادی ئەوە نییە ئەتوو ببیە یعنی کۆپیکراوی مۆدیل و ئارەزوی خەڵکی تر ئەوڕۆ خەڵکە گوای لاتیە چۆن ڕۆبۆرتی لاتیە بەخوای ئەو نییە قسەی دەکە ئەو نییە دەڕوە ئەو نییە بەرجی لە بەدەکە ئەو نییە دەپەڕی یعنی هەوا و ئارەزوو وای لێ دەکا هەری دەپەڕێنی خوای گەورە پەنامەدە بەڵکو ئازادی ئەوەیە کە ئەتوو یعنی بە فەرمانی پەروەردگار هەرسوکەت بکەی بە فەرمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕفتار بکەی ئەوەی کە شەڕە پێ دێ پاشان جەنابەت بە ئیرادە و بە قەنەعەتی خۆت وەکو خوای گەورە دەفەرمێ وئین تطع ئەکثەر من فی الأرض يضلوك عن سبيل الله دەفەرمێ ئەگەر ئێوە گوێڕایەلی زۆرینەی خەڵکی سەرجەی بکەن گومڕات دەکەن لە ڕێی ڕاستەکە لادن کەواتە زۆرینە لە کای ئەخلاقیدا یعنی هەمیشە پێوەری ڕاستی نییە دوایێ دۆزینەوەی ژینگەی جێگرەوە البیئە الصالحة یعنی ئەمن دەبی جێیەکی بدینمەوە بیکەمە تەعویز و قەرەبوو لە بۆ ئەوەی ئەمە هەمومان پێویستمان بە پشتی دەرونی هەیە هەوڵ بدەم هاوڕێی باش پەیدا بکە کۆکو تۆ بیر دەکەنەوە ئیمامی حەسەنی بەسری دەفەرمێ سەرزنشتی
نەفامان زیانت پێ ناگەینی ئەگەر بزانێت و پێگەت چێ لەگە خوای گەورە بابە ئەتوو لەسەر ڕاستەکەی ئەو لەسەر ڕێکی چەوتە ئەتوو خۆت بە خوای گەورە فرۆشتی ئەو خۆی بە شەیتانی فرۆشتیە ئەتوو پارێزگەرت لە ئاسەڵات و ڕەسانەتی خۆت کردی ئەو دۆڕایە ئەو بەزیە بەرامبەر بەو فکرە بۆگەنەوە هاوردەی ڕۆژەڵا هاتو ڕۆژ ئاوەکە هاتیە ئەتوو قەنەعاتتە بی تۆ لەسەر ڕێ ڕاستەکەمای تۆ لەسەر ئەخلاق و ڕۆشتی باو باپیانی خۆتمای نەک ئەوڕۆ خەڵکێک دەبینی نە جلوبەرجی جلوبەرجی کوردانەیە ناڵ سوکەوتی هەڵسوکەوتی مسلمانانەیە هەتا دەم و چاو و شکر و شێوە هەموو چی گۆڕێ نا ئەتوو بزانە پێگەت چەندی لەگە خوای گەورە ئەو کاتە ئەو نەفامانە بە هیچ شێوەیەک زیانت پێ ناگەێنن ئینجا شانازی بە ناسنامە و باڵاپۆشی خۆتەوە بکەوە چونکە ئەتوو بەهاکە لە ڕەزامەندی خوا وەردەگری نەک لە چاوی کاتی خەڵکی بەڕش کە دەڵێ مامۆستا ئەمن دەزانم سیرکردنی دیمەنە حرامەکان ئەوانەی کە نەشیاوە لەناو ئەنتەرنێت لە سۆشیال میدیا تاوانە بەڵام بەهۆی تەنیایی یان دواکەوتنی هاوسەرگیری یعنی بوویتە ئاڵوودە لە لای من هەموو جارێک دوای سیرکردنی ئەو شتە ناشیاوانە لە ئەنتەرنێت یان لە سۆشیال میدیا کە دەبینم یعنی پاشان پەشیمان دەبمەوە فرمێکی دەڕێژم تۆبەی دەکەم دەگرێم بەڵام چەند ڕۆژێک کە دیسان دەگەڕمە سەر هەمان تاوان هەز دەکەم خوای گەورەی تر تۆبەم لێ وەرناگری و بوویمە کەسێکی منافق چ بکەم باشە هەمیش لە وەڵامدا دەڵێم ئەو پرسیارە یعنی گوزارش دەچ دەکا لە ململانەی نێوان نەفسی لۆمەکار لەگەر ئارەزوەکان کە نەفسی لۆمەکار نەفسێکی ئەوەندە پیرۆزە خوای گەورە سوێندی پێدەخوا ولا أقسم بالنفس اللوامة أو نفسك أو بيروزا يعني وادك أخوة جورس شوين دي بيبخوا أو نفس زندوة كبردوام سازرشتي خوي دك أجا سربيسي فرماني خوي قال واو كسرش نشانه ويدلت شيء زندوه هي أو كتو خنبار دكا ودقري أو بلغير السبيك يشتغل الحمد لله دلت نمر دي دلت زندوه ودلت إيماني تدا شو كبيغمبر ده فرمي صلى الله عليه وسلم إذا سرتك حسنتك وساعدك سيئتك فأنت مؤمن حديث الإمام أحمد جرى فرمي هركاتك ساكا كان ضليان خوش كردي خرابة كان ضليان تن كردي بزانتو كسيشي إيمان داري كواتا بزانتو زنابد إيمان داري الحمد لله دوروني بلكو توشي يعني حالة شي آلو دبون بي أوش سار السنكي آسان لبو رزقار بون لو داوي الشيطان بيويستا سار السري شرعي لقى سار السري دروني تيكال بكي يكم خوای گەورە سبحانه وتعالى تەوبە کردن ماندوو نابی بەڕێزان حتى ئەمە ئیستیغفار بکەین هەز بە ماندیبوون نەکەین خوای گەورەش لێمان خۆش دەبی شەیتان دەیوێ بڵێ تەوبەکەت قبول نییە و تاکو بێهیوات کە بەرامبەر خوای گەورە مادەم تەوبەکەشم قبول نییە ئەو جەیدی شەیتان بێ سوکانی دەدوەگری بەدار و بەردی گوناح و تاوانت دابدا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە حەدیثێکی قودسی لۆمان دەجێتەوە لە خوای گەورە بۆمان نەقل دەکا خوای گەورە فەرمێ کاتێک بەندەیەک تۆبەی دەکا گوناحی دەکا کاتێککە بەندەیەک سەرپێچی خوای گەورە دەکا کە تەوبە دەکا داوای لێ خۆش دەکا خوای گەورە فەرمێ ئەو بەندەم زانی تاوان و سەرپێچی چی من کردیە وەزانیشی کە پەروەردگارەکەیە بە تاوانەکان بەندەکانی دەگری و سزایان دەدا و ئەگەر داوای لێ خۆشم کە لیان خۆش دەبیتن مادەم تۆبەکەمە لێ خۆش دەبم گوتەنەی پێغەمبەر تاکەینێ فەرمێ تا ئەو تۆبەی بکە کەواتە مادەم هەر کاتێک گوناحات کرد تەوبەت کرد بزانە خوای گەورە سبحانه وتعالى لێت خۆش دەبی ئەوجا هەوڵ بدا ئەو شتانێک کە هۆکارن کە تووشی گوناحت دەکە بیبڕە يعني قطع المثيرات ئەو شتانێک کە ئیثارەی شەهوەت دەکات لە ڕووی دەروون ناسیەوە ئێرادە بە تەنها بەس نییە لە بۆ بەزاندنی ئاڵودەبوون بەڵکو دەبێت ئەتوو ژینگەکەت بگۆڕی تەلەفۆنەکەت نەبێ غورفەی نووسنی خۆت یان فلتەری ڕێگریکردن لە شتی خراپ دابنەی یان کاتە بەتاڵەکانی خۆت پڕ بکەیەوە بە قورئان خوێندن بە زیکرکردن بە کارکردن بە هاوڕێ باش بە وەرزشکردن لەبەرەوەی خوای گەورە فەرمێ ئین الحەسەنات یودهبن السەیئات چاکەکان خراپەکان لا دەبن و پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم واتبع السەیئەة الحەسەنەة تەمحوها دوا بە دوای هەر هەڵەیەک کە شەیتان پێت دەکا خراپەیەک چاکەی بکە ئەو چاکەی ئەو خراپەی پێش خۆی لا دەبام کەواتە هەر کات جەنابەت کە شەیتان یان نەفس یان برادری خەبانجی کە درۆشتش خراپە یەکەو سەر نوێژ بکە خێرێک بکە هەتا شەیتان پەشیمان بێتەوە لەوەی کاتی خستۆتە ناو تاوانەوە یعنی کاتی خۆی باز دەکەن
لە پیاوچاکان کەسێک کە بووە کاتەگە نێژی بچووبایە بە جەماعات یان نێژ لە کاتی خۆی نەکردبایە ئەو ڕۆژێمو دەکردە ئیستیغفار بەس ئیستیغفاری دەکرد داوا لێبوردن لە خوای گەورە دەکرد دە ڕۆژێک لە دەشتایەکی بوو جێ لە بانجی نەبوو وەختی بانجیات دەرەیەک هەریستان فلان فلان هەستا نێژە ئەی خوا پاداشتەوە کوبوو متگاز کرد کۆرە گوتی خوا خێرم نەنووسی ئەمە شەیتانم شەیتان لەبەرەوەی گاستم کە دەگوی ئێستا نێژەکەت بچووبایە ئەتووە تا شەی بەس ئیستیغفار بۆ ئیستیغفاری ئەمنت دەکوشت یعنی کەواتە جەنابێت ئەگەر ئیستیغفارت کرد خێرت کرد چاکت کرد شەیتان لێت دوور دەکەوتەوە شەیتان لێت هەردێ بەرش کە دەڵێ مامۆستا من زۆر جار لەگەر باوکمدا کێشەم هەیە ئەو باوکم دەیوێت هەموو بڕیارێکی ژیانم یعنی جۆری خوێندنە کارکردنە تەنانەت ئەو کچێک کە بڕیاردم لە پاشە ڕۆژ بیکەمە خێزان مەوسەجی لەگەر بکەم دێ باوکم بڕیاری خۆ لەسرم دەچەسپێنی و ئەگەر ڕەخنەش بگرم یعنی بڵێم لۆ خۆم بڕیار دەدەم دەڵێت و کەسێکی بێڕێزی ئەتوو کەسێکی عاقی ئیستا مافی ئەوەی داوە بە دایک و باوک کە کۆنتترۆلی تەواوی ژیانی منداڵی گەنجەکە کۆجە بار دوورەگەزی کەسبیان کوڕبی ئەمەش لە وەڵامدا دەڵێن ئەوەش یەکێکە لە کێشە کۆمەڵایەتی باوەکان بەداخۆڕنەوەمان باو بووە کە بەهۆی تێکەڵکردنی حورمەتی دایک و باوک لەگەڵ سەپاندنی بیرروڕا دروست دەبێت ئیسلام پێگەیەکی زۆر مەزنی دایتە دایک و باوک و فەرمانیشکی دێ بە ئێمە کە چاکبی لەگە داک و بابمان وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا بەڵام لە هەمان کاتدا مسلمان وەکوون خاوەن ئێرادا وەکو بەرپرسیارەتی سربەخۆ ناساندیە زانایانی فقی ئیسلامی وەکو پێشەوە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوا لێبی شەیخ الئیسلام ئەوانە جەخت دەکەنەوە کە گوێڕایەلی سنووردارە و لە چاکەش گوێڕایەلی واتە تاعات سنووردار لە چاکە چۆ پێغەمبەر دەفەرمی ساڵسم ئینەمە الطاعة في المعروف چاکە تا گوێڕایەلی لە چێ لە چاکە حەدیسەکە بوخاریە دایک و باوک مافی ئەوەی نییە منداڵ ناچار بکە بە هاوسەرگیری لەگە کچێکی یان لەگەر کوڕێک کە بەخۆی پێ رازی نییە یان جۆری خوێندنەکەی دەبی بچە فلان بەشی ئەگەر ئەو کەسە دڵی لێ نەبیتن چونکە ئەو پەیوەندی بە پاشە ڕۆژ و بەرپرسیارەتی ئەو کچ و کوڕەوەیە پێغەمبەر سازم کاتێکە کچێک دێتە لای دەفەرمێ ئەی پێغەمبەر سازلم باوکم ئەمنی بە زۆر بەشودایە پێغەمبەر سازم بڕیاری هاوسەرگیریەکەی دایەوە دەست کچەکەی فەرمووی ئەتوو سەرپشتی ئەگەر ئەتوو رازی بی هاوسەرگیریەکە دروستە رازی نەبی هاوسەرگیریەکە هەردەوەشێتەوە فەرمی ئەی پێغەمبەر خۆی رازیمە بەڵام دەمێ بزانم ئافرەتان هەربژاردننی هاوسەرگیریان گەنجان بەدەست خۆیانە یان ئەو کچەی کە دوو داخوازی دەیەکی دەوڵەمەند یەکی فەقیر پێغەمبەر دەفەرمێ ساوەسم بە داک و بابی و عستانی کچەکە تام دەنێت وڵ حەز دەکەی بدەنێ دەوڵەمەندەکەی ئەدیەوت وڵ حەز دەکە بیدەنە فەقیرەکەی ئێفرین دەبیدەنە فەقیرەکەی چ هیچ ڕێگات چارێک بە گونجاونانێ نازەم لە دوو دڵان کێکدریان دەوێت وەکو هاوسەرگیریت ئەوە بیدە فەقیرەکەی مادەم لەگەی مرتاحە کەواتە یعنی ناکرێ داک و بابە بەڕێزەکان یعنی زۆری لە منداڵەکان بکەن ئەو دە جیاوازی نێوان یاخیبوون و سەربەخۆی گەنج مافی هەیە بڕیاری خۆی بدە بەڵام شێوازی دەربڕینی ئەو بڕیار نابێت بە هاوارکردن بی هاتوو هاوار بکە یان بێڕێزی بەرامبەر داک و بابی بکە یان ماڵی بەجێبێلی یان برێ دەچمە خارج یان برێ وەڵا نایەمەوە ماڵێ خوای گەورە فەرمی فەلا تەقول لەهما ئوف ولا تەنهەرهما وقل لەهما قەولا کەریمە دەبی ئەتوو لەگە داک و بابت نابی بێزاریان بکەیت دایمەن بە جوانی قسەیان لەگە بکەیت دەتوانی بە نەرمی لەسەر خۆ قەناعەتیان پێبینی یان لە ڕێگای یعنی یارمەتی لە کەسانی تر لەناو خێزان ئەوانەی کە قسەیان دەڕوە قەناعەت بە باوکت یان بە داکت بینن برێن بابە ئەو کوڕە گەورە بووە دەتوانی بەرپرسیارەتی بڕیارەکانی خۆی هەر بگری بگاتە ئەستۆی خۆی بەبێ ئەوەی کە دڵی بشکێنن بەڕێش کە دڵی مامۆستا ئەمن حەز دەکەم کچێکی سەرکەوتوو بم لە کۆمەڵگادا بخوێنم کار بکەم بەڵام کاتێک وتاری هەندێک لە مامۆستایانی ئاینی دەبیستم وا پیشاندن مامۆستایانی بەڕێز کە ئەرچی کەس تەنها لە ماڵەوە دانیشتن و خزمەتکردنی هاوسەرە دەرچوونی کەس لە بۆ کارکردن وەکو کێشە دەبین ئایا ئیسلام دژی پێشکەوتن و کارگرتنی ئافرەتە یان نا ئەسڵ وای ئافرەت لە ماڵەوە بی وەقەرنە فی بیوتیکن ئیشی ئافرەت لە ماڵەیە وەکو دایشێک ئاگای لە منداڵەکانی خۆی بی و لە پشتی پیاوەکەی خۆبی ئەو ئەسڵەکەیە بەڵام ڕێگری لەوەی نەکردی ئافرەت بێتە دەرێ کار بکاویان بخوێنی
ئەگەرنا هیچ معناک لە بۆ عیجاب و نیقاب و شتانە نەدەم ئەگەر ئافرەت دەمانوێت چ پێویستی بە خۆدا بپۆشینێ ئەمە بڵێم وەڵڵا ئافرەت ئیدا دەبی لە مارێبی ڕێگری لێ بکەم کەوا بێتە دەرێ فێرە زانست بی یان فێرە ئەوە بی کە چۆن ئەتیمان لەسەر خۆی بکە ئەوە تێگەیشتێکی کورتە لە بۆ دەقە شەرعیەکان ئیسلام هەرگیز دژی سەرکەوتن و پێشکەوتنی زانستی ئافرەتان نەبووە بزانە یەکەم کەس کە باوەڕی بە پێغەمبەری ساسم چێ بوو یعنی پاڵپشتی دارایی و دەرونی پێغەمبەری ساسم داکمان خەدیجە بوو کە ژنە بازرگانێکی گەورەی قوڕەیش بوو هەروە دایکی بڕواداران خاتوو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی یەکێک بوو لە گەورەترین زانایەکانی فەرموودا لە فەقێ لە پزیشکی سەردەمی سەحابەکان یعنی ئەسحاب و ئەحباب داهاتنە خزمەتی داکمان عایشە لێ فێرە زانستی شەرعی بن فتوایان لێ وەردەگرت کەواتە هیچ ڕێگریەک نییە کە ئافرەت بخینی یان بیوێ پاشە ڕۆژی خۆی دابین بکە هاوچێشە شەرعی بۆ کارکردنی ئافرەت سێ مەرجە یعنی ئیسلام ڕێگری نەکردی بەڵام کە ئافرەت دەوێ چی کار بکە ئیسلام بە کورتی سێ مەرجی دانا یەکەم پاراستنی حورمەت و ئەخلاق ئەوە نقطەی زۆر مهمە دەبی کارەکە لە شوێنێک بێت لە شکۆی ئەو ئافرەتەی نەدا یان لە بەهای ئافرەت نەدا بەهای و شکۆی ئافرەت بپارێزی نەبێتە هۆی سەرپێچی شەرعی خوای گەورە فەرمی والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ئەو ئاەتە هاوبەشی ئافرەت و پیا و لە چاکسازی کۆمەلگا دەسەلمێنێت ئیمانداران لە پیاوان و ئافرەتان دەبی پشتگیری پشتوانی لێکدر بکەن ئەگەر وانەکەن فتنە و فەسادی براو دەبی ئەگەر ئەوڕۆ ئێمەی ئەهلی ئیمان شتم هەمومان یەک نەگرین پشتگیری پشتوان لێکدر نەکەن بە پیا و ئافرەت بە کچوو بە کوڕ بە هەموو چین و توێژەکان ناتوانین ئێمە بەری ئەو فتن و فەساد بگرین کە ئەوڕۆ کە ئەهلی کوفر بەداخەوە کە ئەوان پشتگیری لێکدر دەکەن ئەو پەشێویان هیناوەتە ناو دنیای ئێستاکە ئینجا دەبی کۆمەلگا پێویست بی کۆمەلگا پێویستی بە پزیشکی ئافرەتەیە کۆمەلگا پێویستی بە مامۆستای ئافرەتەیە پێویستی بە ئەندازاری ئافرەتەیە پێویستی بە توێژەری ئافرەتەیە یعنی لە هەموو بارە جیازیاکان ئەگەنا کۆمەلگا تووشی قەیران دەبیتن بەڵێ قوتابخانەمانە ئافرەتان دەبی ئافرەتی مامۆستامان هەبی ئیدارەی ئەو قوتابخانە بکە و دەرسی بێ ناکرێ بچم لە بۆ ئافرەتان پیاوی گاز بکە یان مەسەلەی طب مەسەلەی پزیشکی ئەمە پێویستمان بە پزیشکی ئافرەتە نەخۆشەکانی ئافرەت و مەسەلەی دووجیانی و ئەوانە ناکرێت پیاوەک ئەو ئیشەی بکە یعنی هەتا لە بازاری ئافرەتان پێویستی بۆیە کە ئافرەتان ئەو بازارێ بەڕێوە بە چ پێویست دەکە بازاری ئافرەتان پیا و بەڕێوە ببە یعنی ئەمە دەتوانین لەو ڕێگایە کە کۆمەلگا پێویستی پێەیە ئەمە پێشکەش بکەین ئینجا و سەنجی لەگەڵ ماڵدا بەڕێزان ئەوە گرنگترین شتە یعنی کاتو دەچی لە دەرێ کار دەکەی نابی بێمای ئەوەی کە ئەو قەوارەی خێزانی خۆت بڕوخێنی خێزان زۆر گەورەیە نابی لەسەر حیسابی خێزان بی ئیسلام ڕێز دەماندبوونی ئافرەت دەگری سەرکەوتنیشی بە مافە شەڕەوە دازانی مادەم زیان بە خێزان و بە بنەما ئەخلاقەکان نەگەینتن بەڕشکە مامۆستا من هاوڕەیەکم هەیە ئەو هاوڕێم زۆر خۆش دەوێت بەڵام ڕەفتاری زۆر خراپە نوێژ ناکە جوێن دەدا هەرمدا لە بۆ کاری خراپ من هەر کاتێک لەگەڵ ئەو برادەرە هەڵسوکەوت بکەم هەست دەکەم لە خۆی دوور کەتیمەوە بەڵام ناتوانم دڵی بشتێنم یان لی جیامە لە بەرەوەی مەمێژێکی دوور درێژمان پێکەوەیە ئایا هاوڕێ دەتوانی هاوڕێ بەرەو دۆزەق ببە ئەمەش لە وەڵامدا دەڵێن پرسیارەکەت گرنگە وەڵامەکەشت بە کورت و کوردیەکەم دەینەوە دەڵێن بەڵێ هاوڕێ برادەر ڕەفیق دەتوانی برادەر بەرەو دۆزەق ببەیان بەرەو بەهەشت خودری ئەساحب صاحب برادەر وەکو ساحیبەی وایە یعنی ئەگەر باش بی باشت دەکە خراپ بی خراپت دەکە خاستە برادری خراپ زۆر کارە ساتە تۆگە سێوەکی خاوێن بنی لەگە سێوەکی بۆگەنیدا بنەی سێوە خاوێنەکە بۆگەنەکەی چاک نەکە بەڵام سێوە بۆگەنەکە سێوە خاوێنەکەش پیس دەکەرەوە دەبی زۆر ئاگادار بی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل يعني إنسان لسديني برادر كيتي وبجزان شيء كان برا في خوتان يعني لا تصاحب إلا مؤمنا نكر وكير في خوت ما قال كسر شيء إيمان اللي بروي براستي كاريجري إيجابي وسلبي برادر باش بباشا وخرابيش بخرابة والقرآن بيروزي ديما جزور كاريجر وتسناج كامل لو بارين الشاند دا ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا لروج كامتي دبني أو كساني كظلميان لخويان كرديا
بەجێ برادری خراپیان کردیەوە بە دوو برادری خراپ کردیەوە بەجێ برادری باشیان نەکردیە چۆن لە ڕۆژی قیامەتێ دەستەکانی خۆیان دەخۆن و دەکرۆژن ئەوەندە پەشیمانن دەڵێن بریە ئەمە لەگەر پێغەمبەر سەڵاسەم ڕێمان کرد بایە بڕیا لەگەر پێغەمبەر بای سەڵاسەم بریا لە ڕێ مزگەوت باین بریا لە ڕێ حیجاب باین بریا لە ڕێ کاری خێر و چاکە باین یا وەیلەتە لەیتە لەمە تەخذ فلانە خەلی هەم بە نەکیرا بریا فلانە بێقیمەت چۆن لە ڕۆژی قیامەت ئەو کەسانێک کە کافرن ئەو کەسانێک کە بێدین ئەو کەسانی کە ڕێ خراپیان گرتیە ئەو کەسانی کە خۆیان بە شەیتانی فرۆشتیە لە قیامەتێ بەدەگەوانە چەند بێ نرخ بووینە و چەند بێ قیمەت بووینە ئەوانە قیمەتیان نەبووە تۆ قیمەتت داینێ ئەو خەڵکە بێ قیمەتی ئەو ڕۆکەکە لە سۆشیال مدیایان لە زادە و بان و شەقا و مارک و ملکان خۆیان عرضەکەن ئەوانە قیمەتیان نییە خەڵکێک دێ قیمەتیان دەداتی و دیانیتە پێش و گەورەیان دەکا بەداخۆ بە ناوی کچە مۆدیل و کوڕە مۆدیل و تەماشا دەکەن لە مەتاعڕی پێشوازی دەکرێن و بە سیارەی گران بەها و ئەو جە لە فندقی پێنج ئەسێرە پێشوازی گەرم دەکرێن و فەرشی سۆریم دەدێ کورەوانە قیمەتیان نییە لە ڕۆژی قیامەتێ بێ قیمەتی وانە بەدەر دەکەێت لێ پەشمانە بریا بە دیارە و بێ قیمەتی نەژمە بریا بەجێ و بە قیمەتە نەکردی چکە و کاتە نازارم ئەمەدا ئەو کەسە جێم لەو گۆرانی بێژ و لەو کەسە بێ قیمەتەی ڕاگرت کورە پاشەوەی خۆ من مسلمان کافری کردم پاشەوەی خۆمدا پۆشم ڕووتی کردم پاشەوەی من چاکەم دەکرد خراپی کردم کەواتە دەبی زۆر ئاگاداری خۆت بەڕاستی دوایە یاسای ئەچکارگەرێک کە زانانی دەروناسی دەڵێن ئەتوو تێکڕای ئەو پێنج کەسەیت کە زۆرترین کار لەگەڵیان بەسەر دەبیت ئەگەر هاوڕێکت نەتگۆڕی بوو باشتر بزانە وەڵڵی دەتگۆڕی لە بۆ خراپتر کاتە زۆر زۆر ئاگادار وریا بە ئەو جەبەرزان لە ئیسلام مەرجەیە لە بۆ هاوڕێتی ئەگەر دەتوانی بەڕێزت کاریگەری ئیجابی لەسەر هەبی ئەو برادرت چاکێ بەردەوام بە لەگەڵی بەڵام بە وریاییەوە بەڵام ئەگەر بینیت ئەو تۆ ڕادەچەشی لە بۆ خوارەوە لە بۆ تاوان لە بۆ خراپ لە بۆ بێدینی لێرە پاراستنی دین و ئابڕوو ئەخلاق و پاشە ڕۆژ و داهاتوو سەمعی عایلە خۆت مەدۆڕێنە لەبەرەوەی پاراستنی دین و ئەخلاق لە پێش دڵی هەموو هاوڕێکانتە بەخوای من دنیای دەدەم بەس دینی نادەم گیانی خۆم دەدەم بەس وەڵا من خۆ پێغەمبەری سەڵڵەهو عەلەیهی وسەلەم نادەم دوورکەوتنەوە لێی بە نەرمی و دوعای خێری بۆ بکە ئەو باشترین بڕێ لەوە پاشە ڕۆژ خۆت برێ کاکە تو مادەم چاک نابی ئەمنیش خراپ دەکەی ئەم بە داوا لێ بردنەوە چی گەورەمان موسەڵەکە گەورەمان خضر کە پێکەوە بوو چی پێفەرموو هذا فراق بینی وبینک کە گەورەمان موسە مەرجەکانی نەبەردەستی گەورەمان خضر فەرمی مەلێرەی زیاد دەبینەوە هەم ناکرێ من لە خۆ پێغەمبەر خۆم زیاکەمەوە بەڕش کە دەڵێ مامۆستا من زۆر زار لەناو خزم و کەس و کاردا دەبینم کێشە هەیە نەڕێکی هەیە بەڵام کاتێک دەمەوێت ئامۆژگاریان بکەم یان پێیان بڵم کارەکانتان دژی شەرع زۆر زوو تووڕە دەبن دەڵێ کورە بابە تو منداڵی مافی ئەوەت نییە قسە لە کێشە گەورەکان بگەی کەواتە منهەجی ڕاست لە بۆ گەنجان چییە بتوان فەرمان بکەم بە چاکەوەڕێک بگەنە خراپە ناو خێزاندا ئەمەش لە وەڵامدا دەڵێن کێشەی ئەو کێشەی لەوەیە کە چ نییە هونەری گەیاندن کوێ ئەمە فەنێکمان هەیە فەنی تەعامل هونەری مامەڵەکردن یان فەنی هونەری گەیاندن لای گەنجەکان یعنی ناردنی پەیامی شەرعی پێویستی بە چی هەیە پێویستی بە لێزانی هەیە و پێویستی بە دانایی هەیە نەک تەنیا دڵسۆزی ئەتوو جەنابە دڵسۆزی بەڵام چۆن ئەو پەیامەی بگەینم ئەگەر حکمت نەبی دانایی نەبی خوا گەورە فەرمێ بە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئودعو إلى سەبیل رەبیک یەکەم ئەم دەبی خەڵکی بەرەو ڕێی خوا گەورە باکەم کە ئیسلامە کە شای هەموو ڕێگایەکانە بەڵام چۆن بالحکمە والموعظة الحسنة ئەمن بۆ پەڕی دانایی و بۆ پەڕی ئامۆژگاری جوان کاتێکە تو وەکو سەرکردی قسەی دەکەی فەرمان دەکەی یان وەکو حاکمە قسەی دەکەی لەگە گەورەکانی خێزانەکانت ئەوان هەست بە شکانیش کۆی خۆیان دەکەن وەتەنە دەگەر قسەکەشت ڕازبی لێ دووەرناگرن کەواتە منهەجی زانستی لۆتو لێرە بریتێ لە چەم ئەتوو ئامۆژگاری بە ڕەفتار بکەی پێش زمان وەکو محەممەد فەرمی خەڵکی بانکەن لە بۆ دینی خۆی بێدەنجوتیان چۆن فەرمی بە ئەخلاقتان واتە بەر لەوەی ئەم بە قسە پێیان برم بەکردەوەی خۆم نیشاندم بەکردەوەی خۆم نویان ڕاست دەکەمەوە با گەورەکان سەرەتا ئەخلاقی جوان یارمەتیدان نەرمونیانی تۆ بینن کاتێک دەمین تۆی کچ یان تۆی کوڕ بەڕێز و خزمەتکاریت ئەو کاتە قسەکانیشت بەخوای لەکرێوان چێشی دەبی و قورستە دەبی شێوازی ناڕاستە خۆش یعنی پێویست ناکە تۆ بزای ڕاستە خۆ پێیان بری ئاتوو تاوانباری نە ئیمامی حەسەن و ئیمامی حوسێن خوا لێیان ڕازی بی کاتێک دیتیان پیاوەکی بەتەمەن دەستنوێژی بە غەلەتی دەگرت نەچۆن پێ بڵێن ئەتوو نازانی بگوتێن وەرە مامەجان تو بەتەمەنی وەکو مامۆستایەک تەمەشای ئێمە بکە بزانە ئەمە دوو براینا دەستنێژ دەشۆم بزانین دەستنێژ چانمان تەواوە
ئەوە پەروتکەی دانایە کابرا کە دیتی وانە دەستنێژ جوان تەواوە تۆڵا کۆڕم دەستنێژ من غەرەتەوە چێنە تۆڵا مەکسە زای پێغەمبەری ساسم ئەو جە دوعای بۆ کردن کەواتە دەکرێت جارێ بە ناڕاستەوە خۆ هەتوو هەڵەکان ڕاست بکەیەوە یان دەکرێت پرسیارەکەت بە شێوازی ئەوەی ئایا ئەو شتە حکمی وایە ئاراستە بکەی چی ئامۆژگای لە بەرچاوی خەڵکی زۆر زیاد دەبتە سوکاتی بەڵام ئەگەر بە تەنیا و بە نەرمی بیدڵەکان دەکاتەوە بەرز کە دەڵێ مامۆستا من لە زانکۆ زۆر گرنگی بە فێربوونی زانست و بەدەستێنانی بڕنوانامە دەدەم بەڵام هەندێک جار مرمنانەی ناخم دروست دەبی ئایا ئەو کاتێ من لە بۆ زانستی دنیا تەرخان دەکەم دەستی خەم وەکو پزیشکی ئەندازاریە لای خۆی گەورە پاداش چێە ئایا یان تەنها زانستی شەرعی پاداشی لەسەرە ئەمن کاتی خۆم بە فیڕۆدایە ئەمەش دەڵێن برایەکەم ئەو بابەتە پەیوەندی بە تێگەیشتنی ینی چەمچی گشتگیری عیبادەتە لە ئیسلام لە فقی ئیسلامدا زانست دەبێت دەبێتە سەر دوو بەش فەردی عەنمان هەیە کە بنەمایەکانی عەقیدە و پەرستەکان دەگرێتەوە لە وەرتا چێک و فەردی کیفایەمانێ وەکو زانستە مادی و کۆمەڵایەتیەکان یعنی بەڕاستی ئەوانیش پێویستن لە بۆ بەڕێوچوونی ژیانی ئەو ئومەتە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا جیاوازی ناکە لە نێوان يعني نشانة شرعي كان نشانة قردونية كان إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات أولي الألباب براسيل دوشكني آسمان كانوا زي لا تتسون زيوازي الشوروش سندين بلغو نشاني ورون هيبو كسانة شيجير وخاون عقل وبيغمبر صلى الله عليه وسلم يجد فرمي إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى كما تأتو ذكري بو مبستي بخيني والله إخواتو دري بخينا لو يدخل دري يقرأ لو يدخل وباشان دخيلم معلوماتك پیدا کەم بتوانم خزمەت بە ئومەت بکەم بە خاک و خەڵکی خۆم بکەم ئەو جە دکتۆریە ئەندازەی هەر شتێکە ئەو هەموو لۆ دەبێتە عیبادەت وەزانانی گەورەی وەکو پێشەوا غەزالی کتابی إحیاء علوم الدین دەفەرمێ ئەگەر کەسێک یان کوڕێکی مسلمان بە نیەتی خزمەتکردنی کۆمەلگا بێزکردنی ئابووری مسلمانان سەر بەخۆی نیشتیمانەکەی بخوێنی ئەوە هەموو چرکێکی خوێندنەکەی لۆ دەبێتە عیبادەت و پاداشی جیهاد فی سەبیل لۆ دەنووسێ کەواتە ئیسلام پێویستی بە پزیشکە پێویستی بە ئەندازیاری لێهاتووە داخلانی دەرگای زانستی مادی دەبێتەوە ئەوەی کە ئێمە ئومەت و نەتۆبینە پاشکۆی وڵاتەکان بۆیە تەماشا دەکەم ڕووکەی بە پاشکۆینە بەداخەوە ینی خۆمان فێری علمی بە ئیسفادە ناکەین یان کە دەشخین بە ونیەتەی ناخین خوای لە خۆمان ڕازیکەین و خزمەتی خەڵکو و کۆمەلگای خۆمان بکەین وەبزەم کۆتا پرسیار دەڵێ مامۆستا من بەهۆی تێکەڵاو بوونم لەگەر هاوڕێیەکانم لە بازار یان لە کار زۆر جار دەکەومە ناوداوی غەیبەت و یعنی قسەکردن بە دوای خەڵکی کاتێک ڕەخنە دەگرن دەڵێن کورە بابا ئەمە درۆی ناکەین ئەوە عیبی فلانیە بەڕاستی شتەکەی تێدا ئەگەر عیبەکە لە کەسەکەدا بێت ئەوە هێشتان بە غەیبەت و تاوان دادرێن چۆن خۆم کۆنتڕۆڵ کەم ئەمە دەڵێن بابا ئەو تێگەیشتنە هەڵەیە یەکێکە لە داواکانی شەیتان کە پێ دەرێ پاساو هێنن بۆ تاوان لە بۆی تاوان بکەی زای تۆ بکە پاساو دەینتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێناسی غیبەتێکی دەفەرمی غیبەت ئەوەیە باسی برایەکەت بکەیت لە پاشەم لە بە شتێک پێی ناخۆش گوتیان ئەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر ئەوەی گوتمان تێدا بوو گوتمان ڕەشە ڕەش بوو گوتمان شەلە شەل بوو گوتمان نەشنی بوو فەرمووی ئەگەر تێیدا بوو ئەوە غیبەتە ئەدەگەی دەنم ئەوە بوختانە کە بوختانیش بەڕاستی دوو تاوانی گەورەی کەواتە ئاگاداری خۆمان بین وەخوای گەورە لە قورئانی پیرۆزدا یعنی وێنەیەکی زۆر قێزەوەن لە بۆ ئەو تاوانە دەچێشی لە بۆی کە نفسيتي إنسان خوي لبدبري ولا يغتب بعضكم بعضا أي يحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه خوي يقول فيلم غيبتي يقدر المكان كسي لي واحد زكاة قوشتي بلاي خوي بخوا لكاتك مردود طبعا كاس عز بوي ناقا بمن ناخوشة لبو كنترول كدني أو شيء شيء قد دبيت يعني أو معادلة بكاربيني يان أو واقعي بقورم كتير داما يان بزي بهلم أو بيروكم ئەگەر لە کۆڕێک لە مەجزێک لە شوێنێک و غیبەت تێدا دەکرا ئەرجی شەرعی ئەوەیە کە ڕێگری بکەیت شە پێغەمبەر دەفەرمێ لە هەر شوێنێک باسی مسلمان نەکرا تۆ دیفاعت لێ کرد ئیلا خوای گەورەش دیفاعت لێ دەکات لە ڕۆژی قیامەتێ کەواتە ئەرجی شەرعی تێوە ڕێگری بکەیت ئەگەر نەتوانی پێویستە لەو شوێنە هەستی بڕۆیت بەڵام من لە مەجلیسەکەی نابم کە بەڕاستی بێشەرعی بکەیت پێشەوە حەسەنی بەسری دەفەرمێ المستەمیع شەریک الغائب ئەو کەسەی بە بێدەنجی گوێ لە غیبەتەکەی دەگری دەفەرمێ ئەوەش تاوانی وەکو کەسە غیبەت کارەکەی کەواتە زمانی خۆت بپارێزە لە پاشەملا یعنی نەبیە هۆکاری ئەوەی کە ئەتوو خۆت دووچاری ئاگری دۆزەق بکەیت لێرە هاتمە کۆتایی ئەو پرسیارانە تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه